بۆ ماوەی 2 مانگ ڕۆژانی هەینی پێشانگاکانی ئۆتۆمبیل دادەخرێن و سەرۆکی ئەنجومەنی پێشانگاکانی ئۆتۆمبیل لە هەولێر دەڵێت بڕیارەکە لەلایەن پارێزگای هەولێرەوە دەرکراوە بە ڕاوێژ لەگەڵ خاوەن پێشانگاکان. ئەم ڕای خەڵکەم وەرگێتەوە قیم خڕ کردەوە ڕای خەڵکەی ئەو هەبوو کاگومێدەش گوتبادم ڕای خەڵکی باشە با 2 مانگ قەپاتبی جمعان بەس جمعان ڕای خەڵکە ڕای ئەوەی بوویتە بڕیار و لە پارەوە جێبەجێ بووە. ماوەی 2 ساڵە بەشێک لە خاوەن پێشانگاکانی ئۆتۆمبیل داوایان کردبوو ڕۆژانی هەینی بکرێتە پشوو بە بڕیارکردنەوەی پێشانگاکان قەدەغە بکرێت بە تایبەت لە وەرزی بەهاردا، بەڵام بڕیارەکە وەک پێویست جێبەجێ نەکرا. بڕیار وایە ئەم ساڵ بڕیارەکە بە بێجیاوازی جێبەجێ بکرێت. شەرتە ساعی مارەزەکان دەبێ هەموو پابند بن بەو بڕیارە، نەک هەندێک بکەنەوە هەندێک نەکانەوە، چکەکان هەندێک کردیانەوە هەندێکی نیان کردو، ینی ئەوەکە سەر ناگری شتەی باشە، ینی زۆر باش. ئەمە دەمانەوێت جمعان لۆمان قەپاتکەن بەڕسمی لۆمان قەپاتکەن، نەک 2 مانگبی و 3 مانگبی و 4 مانگبی ئەومان نای، ئەمە دەمانێت بەڕسمی جمعان لۆمان قەپاتکەن. هەمووی پێکەوەبی پێکەوە باشترە، جێ بکرێت و جێ نەکرێتەوە نابی، یەک بڕیار بە یەک چاو، ینی یەک چاو بیت پێکەوە هەموو پێکەوە قەپات بکرێت زمان. هەموو ڕێی معرزەکان یەک ڕێیبی یەک دەنگبین با هەفتە ڕۆژێک ئەتلامانەبێت شتەکە زۆر تەبیعی بەلایەوە ناکرێتن ئەمن بێم پێشانگایەکەی خۆم قەپات کەمە ئەوی جیرانەکەم بکاتەوە ئەویتکە بکاتەوە ئەمە دەبینە زەرەرمان. احتیمالە هەندە خاوەن پێشانگە هەیە پێیان ناخۆشبی هەیە ئیزاری لەسرە هەیە لە بۆی دەرنانی بازارەکە بە عام زەعیفە پێی خۆشە هەموو ڕۆژە هەبی، بەس ئەمە ژوەکی هەموو دنیاە، ینی خۆشە ئەتوو هەفتەی ڕۆژێک عوتڵەت هەبێتن. ماوەی 2 ساڵە بەشێک لە خاوەن پێشانگاکانی ئۆتۆمبیل داوایان کرد ڕۆژانی هەینیان بۆ بکرێت بە پشوو بە بڕیارکردنەوەی پێشانگاکان قەدەغە بکرێت بە تایبەت لە وەرزی بەهاردا، بەڵام بڕیارەکە وەک پێویست جێبەجێ نەکرا. ئەم ساڵ بڕیار وایە لە 1 ئازار تاکو 1 ئایار بڕیاریکردنەوەی پێشانگاکانی ئۆتۆمبیل قەدەغە بکرێت بە تایبەت لە ڕۆژانی هەینیدا. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.